أعتقد طبيعي أن نشعر جميعا بالقلق. چیرۆکی دیارنەمان و بێسەروشێنبوونی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی بەڕێگە سعودی لە نێوان بەڵگەکانی داواکاری گشتی تورکیا و نکۆڵیکردنی حکوومەتی سعودیە و کاردانەوەی وڵاتان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ خەریکە دەبێت بە مەتەڵێک و دیار نییە ئاسۆی پەیوەندەکانی تورکیا و سعودیا بەکوێ دەگەیەنێت. پاش هەفتەیەک لە دیارنەمانی جەمال خاشقچی تا دێت کاردانەوەکانی وڵاتان و ڕێکخراوە ناوخۆیی نێودەوڵەتیەکان زیاتر دەبێت و فشارەکانیش لەسەر هەردوو حکوومەتی تورکیا و سعودیا چڕ دەبێتەوە لە پێناو ئاشکراکردنی چارەنووسی ئەو ڕۆژنامەنووسە سعودیە. لەو چوارچێوەیەدا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕاگەیاندراوێکدا داوای لە حکوومەتی سعودیا کردووە لەبارەی پرسی بێسەروشێنبوونی ڕۆژنامەوانی سعودی جەمال خاشقچی پشتیوانی تەواوی لێکۆڵینەوەکان بکات. کاردانەوەکانی ئەمریکا تەنها بە ڕاگەیاندراوەکەی وەزیری دەرەوە نەوەستا و دۆناڵد ترامپی سەرۆکی وڵاتە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و سەبارەت بە چارەنووسی ڕۆژنامەوانی سعودی جەمال خاشقچی نیگەرانە و هیواشی خواست هەرچی زووە دۆسی دیارنەمانی ئەو ڕۆژنامەنووسە ڕوون و یەکلا بێتەوە. نەتەوە یەکگرتوەکانیش لەسەر بێسەروشێنبوونی خاشقچی هاتە دەنگ و لەسەر زاری ستیڤان دووگاریک وتەبێژی ڕێکخراوەکە نیگەرانی نەتەوە یەکگرتوەکانی لەو بارەوە ڕاگەیاند. دووگاریک وتیشی کوژرانی ڕۆژنامەنووس ڤیکتۆریا مارینۆڤا لە دوای لێکۆڵینەوە لە گەندەڵیەکانی بولگاریا و کوشتنی ئەم دوای ڕۆژنامەنووسانی دیکە بووەتە جێگەی نیگەرانێکی زۆری نەتەوە یەکگرتوەکان. هەریەکە لە وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا داوای لێکۆڵینەوەی خێرا و ئاشکراکردنی چارەنووسی ڕۆژنامەنووسە سعودیەکە دەکەن. کریستۆفەر بێرگەر جێگری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند نیگەرانن لەبارەی چارەنووسی ڕۆژنامەنووسی سعودی جەمال خاشقچی و داوای لەسەر جەملایەنەکان کرد کە لە ئاشکراکردنی ڕاستیە و ڕووداوە هاوکار بن. لای خۆشیەوە ئەگنێز فۆن وتەبێژی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا نیگەرانی وڵاتەکەی لەبارەی چارەنووسی ڕۆژنامەنووسە سعودیەکە نیشاندا و داوای هەرچی زوو ئاشکراکردنی ئەنجامی لێکۆڵینەوەکانی ڕووداوەکەی کرد. Oradaki başkonsolosluk görevlilerinin ve sizin kameranız, şuyunuz, buyunuz yok mu? Hepsi var. لە بەرامبەریشدا ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند لێکۆڵینەوەکان بەردەوامن و بەرپرسانی سعودی دەبێت بە تۆماری ڤیدۆیی کامێراکانی چاودێری بیسەلمێنن کە خاشقچی کونسوڵخانەکەیانی جێهێشتووە. جیاواز لە کاردانەوەی وڵاتان ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندنیش لەسەر چارەنووسی خاشقچی هاتوونەتە دەنگ و کارمەندانی کەناڵی جەزیرەی قەتەری لە بەخشی ڕاستەوخۆدا چالاکێکی هاوسۆزیان بۆ خاشقچی ئەنجامدا و کارمەندانی کەناڵەکە لە ستۆدیۆ کۆبوونە و ئەحمەد یافعی بەڕێوەبەری کەناڵی جەزیرە وتارێکی خوێندەوە و داوای کرد سەرجەم نهێنەکانی پەیوەست بە دیارنەمانی جەمال خاشقچی هاوپیشەیان ئاشکرا بکرێت. هەروەها فرێد هایت سەرنووسەری ڕۆژنامەی واشنگتۆن پۆست نووسیوێتی ئەگەر هەواڵی کوشتنی جەمال خاشقچی ڕاست بێت ئەوە کارێکی ترسناکە و هۆکارەکانی پشت پەردەی ئەم ڕووداوە نازاندرێن. لە نێو هەموو ئەم کاردانەوانەدا لێدوانێکی محەممەد عوتەیبی سەرکونسۆڵی سعودیا لە تورکیا بۆتەجێی تەنزی میدیاکان کە ڕایگەیاندبوو کامێراکانی چاودێری لە کاتی سەردانیکردنی جەمال خاشقچی لەکار کەوتون و هیچ گرتەیەکی ڤیدۆیان تۆمار نەکردووە.